Be quiet and raise your hand before you speak, okay? Use English only. Go. Okay? ئێمە وەکو نەتەوەی کورد پێویستە زۆر گرنگی بین بە زمانی کوردی لە بەرەوەی ناسنامەی نەتەوەیمانە و پێویستە لەسەر هەموو دام و دەستگا پەروەردەیەکان و لەسەر حکوومەت گرنگی زۆر زیاتر لە پێویست بە بەرەو پێشبردننی ئەم زمانە و گەیاندنی ئاستی زمانی نەتەوەکانی تر لە بەرەوەی وەکو وتمان ناسنامەی نەتەوەیمانە. بەڵام لەم جۆرە قوتابخانە لە قوتابخانە ناحکومەکان لە پاڵ خوێندنی زمانی کوردیا زمانی ئینگلیزیژە خوێنێ هەویش بە هەمان شێوە لە ڕێی چەند وانەیەکەوە کە گرنگی پێدرێ بەڵام هیچ کات لە قوتابخانەی ئێمە وەکو قوتابخانەی خەونی مناڵان زمانی کوردی نەخراوەتە خوار ئاستی زمانی ئینگلیزیەوە بە هەمان شێوەی زمانی ئینگلیزی دوو بەرامبەر گرنگی راوە بە فێربوونی زمانی کوردی. All of you straight, please. Yeah. Okay, today, in this lesson, we're going to explain how do we use بە درێژایی مێژوو قوربانێکی زۆرمان بۆ زمانی کوردیەوە بگرە زۆر جار هەندەی شاخەکان زمانەکەمان ئێمەی پاراستووە باخچی ساوایەنەکانەوە لە دایانگاکانەوە لە قوتابخانە بنەڕەتیەکانەوە لە یەک و دووی بنەڕەتیەوە کە ئەم مناڵانە بە زمانی دووەم بخوێنرێن خۆی مناڵ کاتێک کە ئەچێتە ئەو قوتابخانانەیە خود دایانگا کە زۆر بە زەحمەت لە باوەشی دایکی ئەبێتەوە خۆتان نەزانن قورسە یەکەم جار بگریان و بە دوورەکەوێتەوە لە باوەشی دایکی تۆ یەک جار دووری خەیتەوە لە باوەشی دایکی بۆ دووەم جار ئەیخێتەوە بەردەم زمانێک پێی ئاشنانیە نەیبیستووە نازانێت چییە نازانێت چۆن مامەڵە بکە دوو جار زەحمەتە لە ڕووی دەرونی و لە ڕووی زانستیەوە بۆ ئەم مناڵانە لە کاتێکا لە ماڵی خۆیان بە زمانی دایکی قساکە بە زمانی کوردی قساکە ئەمە کێشە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ مناڵەکان دروستەکە لەوانەیە شەرمکە ماوەیەک ئەسڵەن هەر قسە بکە لەگەڵ هاوڕەکانیان لەگەڵ ئەوانەی کە لە دەوروبەریان ئەمانە بێگومان کێشەی گەوری لێکێتەوە لەوانەیە هێشتا زوو بێ دەرکەوتەکانی ئەو کێشانە بزانی بۆیە باشتر وایە دەسەڵات حکوومەت باشتر بیر لەم ڕەوشە بکاتەوە باشتر فەرمانێک دەربکرێ یاخود ئێمە زۆر هەوڵماننا لە زانکۆکان لێکۆڵینەوەی تایبەتمان کردو لەسەر ئەمە زۆری مامۆستایانی زانکۆ کە ئەمە حاڵەتێکی ترسناکە تکایە بیوەستێنن هیچ نەبێت تا پێنجی بنەڕێت با مناڵەکانمان بە زمانی دایکیان بنووسن و بخوێنن دواتر زمانی دووەم خۆیان سەرپشک من لەوەی کە کام زمانە خوێنن چۆنەی خوێنن چۆن نایخوێنن ئەمە حاڵەتێکە لە ئێستا لەوانەیە زۆر ترکی پێنەکەین بەڵام لە ساڵانی داهاتوە بێگومان دەرکەوتەکانی یاخود ئەنجامەکانی هەمومان هەستی پێەکەین بەڵام چی ئاسانە بەوەی یاخود چی ئەتوانین بکەین ئەمە ئەو وشانەی کە خۆمان کوردیمان هەیە بەرامبەرەکەی ئەبێ کوردیەکە خۆی بەکاربێنین بەڵام هەنێ تەکنیک و تەکنەلۆژیای تازەیەتە ناو زمانەکەمانەوە بێگومان لەگەڵ تەکنیک و تەکنەلۆژیەکە وشەکانی ژێرنە ناو زمانەکەەوە لەو حاڵەتەیە تۆ ناچاری هەم تەکنیک و تەکنەلۆژیاکە بە وشەکانیشەوە بۆ نمونە ئینتەرنێت کۆمنت لایک کۆمەڵی وشەمان هەیە لەگەڵ تەکنیک و تەکنەلۆژیاکە هاتوۆتە ناوەوە یەکسەر لەوانەیە بەو خێراییە فریانەکەوین تۆ وشەیەکی پڕاپڕی کوردی بۆ بینتەوە بەڵام ئەبێ بیخیتە قاڵبی زمانی کوردیەوەواتە وەکو زمانی کوردی بۆ نمونە ئەمە چەندین وشەی زمانی ترمان هەیە هاتوۆتە ناو زمانەکەمان بەڵام وا خۆماڵیمان کردووە وا بەرگی کوردیمان پیا کردووە بێگانەکە خۆی ناناسێتەوە